چالاکوانان و مامۆستایان و هاوڵاتیانی سنوورەکە لە گرژیەکانی ڕۆژی ڕابردووی سنوورەکەیان بە گومان و بەدەستێکی تێکدەرانەی دەبینن بۆ ناشرینکردنی سیمای خۆپیشاندەران و بەلا ڕێدابردنی ئامانجی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان. هاوکات پێشیان وایە ئەم کارانە خزمەت بە حیزبە دەسەڵاتدارەکان دەکات و دەبێتە بیانوویەک بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندان و گردبوونەوەکان لە داهاتوودا. دۆخی کوردستان لە ئێستا تەواو ناخۆش بووە، ژیانی خەڵکی گوزەرانی خەڵکی چ لە ڕووی ئابووریەوە چی کوردستان بۆ خۆی لە ڕووی سیاسیەوە تەواو شێوا و خەڵکی تووڕەیە، خەڵکی ناڕازیە بە مۆزعە سەبارەت بە خۆپیشاندانەکانی دوێنێی کەلاریش کە لە ڕاستیە ڕێخستنیەکی ئەوتۆی نەبووە خۆپیشاندانەکان تەواو خۆپیشاندانی جەماوەری بوون، پڕبووە لە گەنجی حەماسی و تووڕا. خۆپیشاندانەکان تا ڕادەیەک بەباشی بەڕێوە چوو، بەڵام دوای ئەوەی کاتێک خۆپیشاندانان خەریکی خۆپیشاندان و ناڕازیبوونی خۆیان بوون چەند تەقەیە کراوە، دوایەوە ئیتر هەنیە گرژی و ئاڵۆزی دروست بووە. لە ڕاستی ئێمە لە بەردەم دوو حاڵەتین، حاڵەتێکەوەیە کە ئەگەر هەیە سیناریۆیەک بێت لە دەسەڵاتەوە کرابێ، هەرچەند ئەمە بەڵگەیەکی مەلموسمان لە بەردەستانیە، بەڵام بەپێی ئەزمموی ئەوەی کەم لەناو خۆپیشاندانەکانین و وڵاتانی دەوروبەر بوون لە عێراقا ئەو شوێنانی کە حەسری ئازادی و دیموکراسیان کردووە یاخود ئەیانوێت دەنگی ئازاد بکەن ئەم جۆرە سیناریۆانە دروستەکەن و بەپێی خوێندنەوەی ئێمە ئەگەر سیناریۆ بێ سیناریۆکی فاشی لەسەر ناگرێت، چونکم لە عێراقام سیناریۆ کرا و سەری نەگرت. حاڵەتێکی تریشان ئەوەتانێ حاڵەتێکی ڕێڵەتی واقعیە، خۆپیشاندانەکان هەمیشە بۆ خۆی بەشێک لە تونوتیژی هەڵەگرێت لەو پەڕی ڕۆژئاوە بۆم پەڕی ڕۆژەڵات. ئەوە سروشتی خۆپیشاندانەکە خۆپیشاندان لە شوێنێکە تەبیعەتی وای تونوتیژی خۆی هەڵەگرێت، ئەویش لە دەرەنجامی چیوە دێت. ئێمە ئەبێەوە بپرسین، ئێمە دەسەڵاتێکی سیاسیمان هەیە بە دێژایی 30 ساڵە ڕۆژنامەنووسی کوشتووە و تونوتیژە، خەڵکی بێنان و ئاو کردووە کە ئەمە هەر بۆ خۆی تونوتیژیە، شەڕی ناوخۆی کردووە فۆرمێکی گەورەی تونوتیژی جەسەدی خەڵکی چەوسانوەتەوە، خەڵکی برسی کردو، ینی کۆی ئەو بێڕێزیکردنە بە ئینسان لە کۆمەڵگایە تونوتیژیە. خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی دوێنێی ئیدارەی گەرمیان گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە و بەشێک لە خۆپیشاندەران چوونە نێو بینای قایمقامیەتی قەزای کەلار و بەشێکی بیناکە و ئۆتۆمبیلێکی فەرمانگەی تاپۆ و ئۆتۆمبیلێکی تری کارمەندی پۆلیسی پاسەوانی قایمقامیات سووتێنرا. دوێنیان شاو چەند خۆپیشاندەرێک هەرچیان کرد لەسەر نەخۆشخانەی قەڵاو بوو بەهۆی ئەوە سەر و زیانی زۆریان گیانە نەخۆشخانەکەمان، وەکی لەمانە ئەم پەنجەرە و دەرگا و پەنجەرەی نەخۆشخانەکەمان و بەهۆی ئەوەیشەوە چۆن نەخۆشیەک باری تەندروستیان ناجیەگیر بوو، شوورەکانمان بە زووترین کە گواستەوە لە قاوشی بیە بۆ قاوشی ئەی. ئێستا الحەمدوللا سوپاس بۆ خوا باری تەندروستیان جێگیرە و هیچ کێشە و گرفتی وکمان نییە. خۆپیشاندانەکان لە گەرمیان ماوەی هەفتەیەکە بەردەوامی هەیە و دوێنێ جیاواز لە ڕۆژەکانی تر ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان و چالاکوانان بەشداریان تێدا کرد، بەڵام لەلایەن بەشێک لە خۆپیشاندەران ئاراستەی خۆپیشاندانەکە بەرەو بەردەم ئاسایشی کەلار و قایمقامیەتی کەلار گۆڕا و هێزە ئەمنیەکانیش بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران تەقەیان بە ئاسماندا دەکرد و خۆپیشاندەرێک و 9 کارمەندی هێزە ئەمنیەکان بریندار بوون. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.